لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە جیهاندا جگە لە زیانی گیانی و ڕاگەیاندنی باری لە ناکاوی تەندروستی لە وڵاتانەی ڤایرۆسەکەی تێدا بڵاو بووتەوە، هاوکات لە ڕووی ئابووری و جموجڵی بازرگانیەوە کاریگەری لەسەر ئاستی گیان بەجێهێشتووە و زیانی گەورەی لە ئابووری گیان داوە. بەو پێی پەیوەندی نێوان وڵاتان لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانی و ئابووریەوە لە ڕێگەی ئاسمانی و وشکانی تەواو کەم بووتەوە، هاوکات چەندین کارگە و شوێنی گەورەی بەرهەمهێنان داخراون. کاریگەری دارایی کاریگەری ئابووری خراپ بەجێهێڵە، هەتا بودجەی وڵاتان ڕوبەڕووی کورتێنانەکاتەوە. مەسەن هەموو وڵاتێک لە کۆتایی ساڵا بۆ نمونە بودجە تەخمینەکە بۆ ساڵی داهاتوو، بەڵام هەندێک حاڵەتەیە بۆ نمونە تۆ بودجەی دانەوە بۆ بواری ئاوادانکردنەوە بۆ جێبەجێکردنی هەندێک پرۆژە، بەڵام بۆ دۆخێکی ئاوایەتە پێشەوە بۆ وڵاتێکی گوسین ئەو دۆخێکی هاتە پێشەوە تەسەور ناکەم، یعنی حاڵەتێکی چاوەڕوان کرا بوو بێ بە جارێک بۆ نمونە وڵاتێک ڕوبەڕووی پەتاوە و ڤایرۆسێکی گەورە بوویەوە، یعنی ناچارە بێ بەشێکی زۆری بودجەکەی بۆ ئەو تەرخانکە. بۆیە هەموو پرۆژەکانی ئاوادانکردنەوە و پرۆژە معماریەکان هەتا بواری بازاڕ و بازرگانی هەتا بە تەئید کاریگەری لەسەر داهاتی تاکیشە بێ، چونکە خەڵکێکی زۆر لە کارگەکانان و بێکارەکەون. بۆ نمونە هەتا مەسەن خەریکە سەرەتاکانی لە وڵاتی ئێمە خەریکە دەست پێیەکە. بە بۆچوونی ئابووری ناسان بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە عێراق و هەرێمی کوردستان هەمان کاریگەری ئابووری و بازرگانی هەیە. ئەو نەوتەی حکوومەت ڕاستەخۆ دەیفرۆشێت نرخەکەی دابەزیوە، بەڵام کەمتر کاریگەری لەسەر موچەی فەرمانبەران دروست دەکات، چونکە لە بەغداوە ڕەوانە دەکرێت. لەم مۆزوعات چکە عێراق وڵاتێکی هەرێمی کوردستان وڵاتێکی تابعە، یعنی تابعی موچەی عێراقە و موچەش لە عێراقا ئاسانیە دەستی بۆ ببرێ، بە هەموو ئەگەرەکان احتیمال زۆر کەمە دەستکاری موچە بکرێ، کە دەستکاری نەکرێت کەواتە ڕاستەوخۆ و کاریگەری لەسەر موچەی هەرێمی کوردستانی شەیەکە هاوڵاتیان بە نەوعەکان ترسی ئەویان نەبێتەوە موچە دەستکاری بکرێ. تەنها ئەو بەشە نەوتەی کە هەرێمی کوردستان خۆی ئەیفرۆشێ بەهۆی ئەم نەخۆشینەوە بەهۆی پەیوەندی نێو دەوڵەتێک جیهانیەکان کە تێکسووە لە هەندێک ئاستا نەوتی هەرێمی کوردستان نرخی دابەزێدا و دابەزی وەکو هەموو نەوتەکانی کە هەموو وڵاتانی کە بۆیە مەگەر لەو مەساحەیە کاریگەری دروستکە ئەجینا لە بوارە گشتیەکە لە عێراقا نە دەوڵەتی عێراق دەسەبا بۆ موچەی خەڵک، نە هەرێمی کوردستانیش ئەتوانێت، یعنی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەتوانێت گۆڕانکاری لە موچەیە بکە تاکو بارودۆخەکە ڕوو لە کۆنتڕۆڵ بوو نەکات. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە ژمارەیەک وڵاتانی جیهاندا مەترسی ئەوەیە چەند کۆمپانیایەکی گەورە بەرەو داخستن بچن، هەروەها ڕاگررتنی چەندین گەشت بەرەو چین و بە پێچەوانەوە بووەتەوەی دابەزینی ئاستی گەشتی ئاسمانی و جموجۆڵەکانی شەمەنەفەرەکان بە ڕێژەی لە 41 و دابەزینی ئاستی گەشتکردنی وشکانی بە ڕێژەی لە 25. ئەم زیانە ئابووریە بەرفراوانش گومانیەوەی لای بەشێک لە ئابووری ناسان و چاودێرانی سیاسی دروست کردووە کە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە شەڕێکی ئابووری لە پشتەوە بێت، بە تایبەتی لە نێوان چین و ئەمریکادا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.